لەسەر بڕیاری وەزارەتی ناوەخۆ و بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە تۆمەتباران ئەوانەی کە زیندانی کراو و بەندکراوان زۆر جار لە بەرنامەی شوێن پەنجا و کەسان نیشان دەدرێت کە تاوان ئەنجام بدەن، تاوانە زۆرا و زۆرەکان و لە هەمان کاتیش لەم بەرنامەیە بزانە حکوومەت چی کردووە. ئێمە تۆمەتبارانەش مافی خۆیان هەیە، بەتایبەت کە سوکارەکانیان کە بێبەش دەبن لە چی لەوەی کە باوکێک کە زۆر زار دەستگیر دەکرێت بە هۆکاری تاوانێک خێزانەکەی تووشی مەینەتی و ئێش و ئازار دەبێت لەوەی کە بەڵگەنامەی نییە، دیکۆمنتی نییە، لە کارتی نیشتیمانی ڕەنگە منداڵێکی بچێتە پرۆسەی خوێندن نەتوانێت بەشدار بێت. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ بڕیارێکی گرنگ دەرکردووە بۆ زیندانیان و بەندکراوان لە بەرنامەی شوێن پەنجا بینەر بن، بزانن ئەم بڕیارە گرنگە چییە بۆ زیندانیان، بۆ بەندکراوان، بۆ ئەوەی کە سوکارەکانیان سوودمەند بن لەم خزمەتگوزارە گرنگە وردەکارەکە و بە داداسوونی زیاتر لە بەرنامەی شوێن پەنجا بینەر بن. بەرنامەی شوێن پەنجا بە بڕیار و هەنگاوێکی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ دەست پێ دەکات کە تایبەتە بە بەندکرا و زیندانیان. بۆیە لەسەر ڕاستپاردە و ڕێنمای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ دەست کرا بە پێکهێنانی چەند لیژنەیەک تایبەت بەو کەسانەی کارتی نیشتیمانیان نییە و بە هەماهەنگی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم کارە ئەنجامدرێت. ئەو لیژنانە دەستنە نێو زیندانیان و بەندکراوان بۆ یەکەم جارە خزمەتێکی وا گەورە بە کەس و کار و منداڵانی زیندانیان بکرێت کە ئەرک و بارگرانیان زۆر کەم دەکاتەوە. بە پێی بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ هەرێک لەم شوێنانە بەڕێبەرایەتی گرتن و گواستنەوەی کاتی هەولێر، خانەی بە ساڵاتچوان و بێسەرپەرشتاران، وەروەها بەڕێبەرایەتی نەوجەوانان و ژنان چاکسازی گەورانی هەولێر. سەرەتاش بۆ جێبەجێکردنی ڕاستپاردە و بڕیارەکان لە زیندانی گەوران و چاکسازی هەولێر دەست پێ دەکرێت. تیمێکی تایبەت لە بەڕێبەرایەتی کارتی نیشتیمانی هەولێر بە هەماهەنگی بەڕێبەرایەتی چاکسازی گەوران لە هەولێر دەستنا نێو زیندانیانی بەڕێبەرایەتی چاکسازی گەوران بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی بۆ تاوانباران و زیندانیان بە خۆڕایی و بێ بەرامبەر. ئەو هەڵمەتە بۆ هەموو ئەو زیندانیانی و سزادراوانەیە کە کارتی نیشتیمانیان نییە بێ ئەوەی هیچ بڕەپارەیەک بدنە مامەڵەکان بۆیان ئەنجام بدرێت. لە هەنگاوێکی بێوێنەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ بە هەماهەنگی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگەی بەڕێبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی بەشی کارتی نیشتیمانی و لەگەڵ بەڕێبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر لێرە تیمەکان بەشدارن. ئەمە بەڕێز مقەدەم ڕێباز بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر لەگەڵ مقەدەم محەممەد لەگەڵ ئەم تیمەیکە لێرن تیمێکی شارەزا پسپۆران هێناوەتە زیندانی گەورە. کارتی نیشتیمانی بۆ زیندانیان دەردەکەن. زیندانی هەیە، سزای تاهەتایی هەیە سزای لە سەدارەدانی هەیە و 10 ساڵ 15 ساڵ 20-25 ساڵ لێرە زیندانی. ئیدی ئەو کەسە خێزانی هەیە لە دەرەوە، کارتی نیشتیمانی نییە. حکوومەت چی دەکات؟ بە شێوەیەکی خۆڕایی بێ بەرامبەر چی دەکات؟ کارتی نیشتیمانیان بۆ دەردێن، تەواوی ڕێکار و مامەڵەکانیان بۆ دەگێتە بەر ئەستۆی خۆی ئەوەی کە پێویستە تەنها هەندێک ڕێکاری سادە و ئاسان هەیە دەبێت خێزانەکانیان ئەنجامی بدەن. ئەوەش کە پەیوەندی بە کارتی زانیاری و بەڵگەنامەکان هەیە دەبنە شوێنێک کە بۆیان دیاری کراوە. نمونەکتان پێ دەڵێم، منداڵێک دەچێتە قوتابخانە، کاتی ئەوەیە یەکەم ساڵەتی بچێتە قوتابخانە، دەبێت بەڵگەنامەکەی تەواو بێت بۆ ئەوەی مامەڵەکەی لە قوتابخانەکە بڵێت ئەوە بابمەوە کارتە نیشتیمانی ئەوە بەڵگەنامەکان ئێوە نیتی. بەڵام حکوومەت کە ئەم هاوکاریان دەکات وا دەکات دەبێتە کار ئاسانی بۆ خێزانەکانیان و بۆ خۆشیان و ئەگەر کارێکی هەبێت بۆ ئەوەی بە ئاسانی بەڕێوە بڵێت.
بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر بۆ بەشێک لە زیندانیان و کەسوکاریان ئەم هەنگاو و بڕیارە ڕوون دەکەنەوە. بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر بە هەمانجی لەگەر بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر بەشی کارتی نیشتیمانی هەڵمەتێکی دەست پێ کردیە لەو دەرهێنانی کارتی نیشتیمانی و هەموو ئەو سزادراوانەی کە کارتی نیشتیمانیان نییە بەڵام بە شێوەیەکی بەخۆڕاییە. ئەویش پێویستی بەوەیە چەند مەرجەکی تێدا دەبی ئەو کەسێک کە سزا دراوە کە سوکارەکەی هەندێک مامەڵە هەیە جێبەجێ بکاتن بۆ نمونە دەبی کارتی زانیاری کەسەکەی پێبی و باری شارستانی نفوسی پێبی پێناسی شارستانی و دەبی سەرکاریەکی بکاتن و دەبی سەردانی بەشی یاسای بەڕێوەبەرایەتەکەمان بکە لۆی مامەڵەکەی لۆ بکەن دەستە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر لەوێ ئیشەکانی لۆ تاوە دەکرێت پاشان ئەوان تیمێکیان خۆشبەختانە هاتینە ئێرە مامەڵەکە لێکوانە تاوە دەکەن لۆی کارتی هەموو سزادراوەک لە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر بتە خاوەنی کارتی نیشتیمانی بە خۆڕایی. ئەمە سوپاسیان دەکەن و بەخێراتنی تیمی کوردستان 24 دەکەن لەوەی لە نزیکەوە بزانی کە ئەو بەڕێوەبەرایەتی یەکێک لە خزمەتگوزاریەکان ئەو خزمەتگوزاریە دەنا کۆمەڵی خزمەتگوزاری پێشکەوتوو بە ستانداردی نێودەوڵەتی تەقدیمی سزادراوان دەکرێتن لە بەڕێوەبەرایەتەکەمان ڕۆژانە. سزادراوان بەشی زۆریان خێزان و منداڵیان هەیە. منداڵەکانیان بۆ خوێندن و کارکردن و مامەڵەکانیان پێویستیان بە کارتی نیشتیمانی باوکیانە. بۆی حکومەت بۆ خزمەتکردنی کەسوکاریان ئەم هەنگاوەینە. ئەم زیندانیە تاوانباری تێدایە کە سزای لە سێدارەدان تا هەتایی و 15 ساڵ بۆ 20 ساڵ و 25 ساڵ و سزای قورسی تێدایە. هەموو جۆرە تاوانێک کە تۆمەتباران کردویانە لێرە سزا دراون. سزای یاساییان بۆ دیاری کراوە. ئێمە زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕێگای وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئەم تیمەی لە ڕێگای کارتی نیشتیمانیەوە ڕاستپاردە بۆ بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر. بەڕاستەوەی ئەمڕۆ دیتمان زەحمەتێکی زۆری لەبوو کەسوکارمانی جێراوە. هەموو ڕۆژێک کێشەمان بوو لەگە کەسوکارمان تەنانەت لەگە کەسوکارشمان کێشەمان بوو دەمانگو بڕ ئەوراقی ببێندرێ بە لوغەتەشکە بین بە زمانشکە بین بەڵام ئێستا بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر کە ئەو لێژنەی ڕاستپاردە هاتیتەوە زیندانیان ئێمە وەکو زیندانی زۆر دەستخۆشی لە هەردوو بەڕێوەبەرایەتی دەکەین دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین بارگرانێکی زۆری لەسەر ئێمە و لەسەر کەسوکاریشمان کەم کردەوە. زۆر سپاس بۆ بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر و بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە کارتی نیشتیمانی. بەڕاستی پێشتر زەحمەتێکی زۆرمان هەبوو کە لەگەڵ کەسوکارمان قسەی بکەین. زۆر لە زیندانەکان هەبوون کە کەسوکاریان سیارە ئۆتۆمبیلیان نەبوو بۆ هاتوچۆن بارێکەیەکی زۆریان دەڕۆی. بەڵام ئێستا بە خۆشبەختی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریان داوە لیژنەیەک هاتوتە ئێرەکە هاتوتە چاکسازی گەورانی هەولێر بە خۆڕایی بە شێوەیەکی زۆر ئاسان کارتی نیشتیمانیەکەمان دەن و بەڕاستی زۆر زوزەکە خۆشحالیە. برایەکمە بوو تەلەفۆنم بۆ یەکرا وتوارە کاکە و کارم بۆ ئەوم بۆ کارتی نیشتیمانی دوسێجا بەڕێزان ئاگادار بوون لەو حاڵەتە بەڕاستی یانی ناکرا دەوامەکەی بەجێ بێنە و بێتە چاکسازی گەورانی هەولێر بچێتە بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی هەولێر. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەڕێز ڕێزار کاک مەسوور بارزانی و جەنابتان و بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر و کاروباری کۆمەڵایەتی. زۆر ئاسانکاری و چاکسازی گەورانی هەولێر زۆر ئاسانکاری و سزادراوان کرد لە ڕووی کارتی نیشتیمانی و زۆربەی لێرە کارتی نیشتیمانی نییە. عەرەبەکانیش خەرچی بەغدایانە و زۆربیان خەرچی ئەمبار و نووسر. بە پشبەستن بە هێڵەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی بۆ خزمەتکردنی سەرجەم چوونی توێژەکان لەو ڕوانگەوە وەزارەتی ناوخۆ بە هەمانگی لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگای بەڕێوەبەرایەتەکەمان بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر بە هەمانجی لەگەر بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر بەشی کارتی نیشتیمانی پرۆسەکمان دەست پێ کردیە پرۆسەی دەرهێنانی کارتی نیشتیمانی بۆ ئەو سزادراوانەی تاکو ئێستا خاوەنی کارتی نیشتیمانی نین بە شێوەیەکی بەخۆڕایی ئەم پرۆسەیە بەردەوام دەبێتن تاکو سەرجەم سزادراوانی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر
دەبنە خاوەنی کارتی نیشتیمانی بە شێوەیەکی بەخۆڕایی ئەوە یەک کە لەو خزمەت گوزاریانەیە کە تەقدیمیان دەکرێتن ئێمە کۆمەڵێک خزمەت گوزاری پێشکەوتوو لە ستانداردی جیهانی تەقدیمی سزادراوان دەکەین و بەردەوام کارمان لەسەوەی کردێ باشترین خزمەت گوزاریان تەقدیم بکرێتن. ڕوون و ئاشکرایە ئامانجی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشکردنی باشترین خزمەتە بە هاوڵاتیان لە دام دەستگاکانی میری. دوای ئەوەی لەسەر فەرمانی بەڕێز وەزیری ناوەخۆی هەرێمی کوردستان بە چاودێری و سەرپەرشتی بەڕێز بەڕێوەری ڕێگەزنامە و باری شارستانی هەولێر هەستان بە پێکهێنانی سێ لیژنەی تایبەت هەر ئەرچی لیژنەکان تایبەت و بە بابەتێکەوە. لیژنە یەکەممان تایبەت بوو بە ئەو منداڵانەی کە لە خانەی بێ سەرپەرشتیان سوودمەندن خاوەنی بەڵگەنامەی فەرمی نەبوون یاخود کارت نیشتمانیان نەبوو لە ڕێگەی ئەو لیژنە تایبەتە هەستان بە ڕێخستنی مامەڵەکانیان و ڕایەکردنی سەرجەم کارە یاسایی ئوسوولەکان بۆ پێدانی کارت نیشتیمانی. سوپاس بۆ خوا زۆربەی ئێستا لەو منداڵانە کە بێسەرپەرشتیان لە خانەی بێسەرپەرشتان بووینە خاوەنی کارت نیشتیمانی ئەمەش بۆ هۆکاریەوەی کە بێبەش نەبوون لە پرۆسەی خوێندن. ئەرچی لیژنەی دووەم سەردانیکردنی خانەی بە ساڵات چوان بوو. کۆمەڵێک لە خانەی بە ساڵات چوان لە شاری هەولێر کە هەبوو خاوەنی کارتی نیشتیمانی نەبوو یاخود هەبوو بەڵگەنامەیەکی فەرمی خۆی نەبوو وەکو پێناسەی کەسی سلمانی عفو ئیسپات شخصی. پاشان لەسەر ئەرک و خەرجی بەڕێبەراتی ڕێگەزنامە باری شارستانی هەولێر سەردانی خانەی بە ساڵات چوانان کرد. ئەوە بوو سوپاس بۆ خوا سەرجەمیان بوونە خاوەنی کارتی نیشتیمانی بە شێوەیەکی یاسایی ئوسوڵی. ئەرچی لیژنەی سێمان سەردانیکردنی چاکسازی گەورانی شاری هەولێرە پارێزگای هەولێرە کە ئەو بەندکراوانەی لە چاکسازی پارێزگای هەولێر بەندکراون کارتی نیشتیمانیان یاخود ماڵ و خێزانەکانیان بە سەبەبی بەندکردنی ئەو کەسە تووشی کێشە و گرفتی ئیداری و یاسایی بوونە. سوپاس بۆ خوا بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دادی عێراق و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان هەمانیش لە سەردانی چاکسازی گەورانی هەولێر دەکات بە مەبەستی ڕایەکردنی مامەڵەی کارت نیشتیمانی بەندکراوەکان. لە بەردەوامی هەڵمەتەکە ئەو تیمانە دەستنە بەڕێبەرایەتی گرتن و گواستنەوەی چاکسازی ئافرەتان و منداڵان. لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری ڕێگەزنامە و باری شارستانی هەولێر لێژنەیەک پێکهێنرا بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی بێ بەرامبەر بۆ ئەو هاوڵاتیانەی کەوا بەندکراون یاخود ڕاگیراون. ئەرکی ئێمە وەکو لێژنە ئەوەیە پەنجەمۆر و وێنەی بەندکرا وەربگرین و داوامان لێکردینەکەوە ڕێگەزنامەی عێراقی و ناسنامەی باری شارستانی و کارتی زانیاری و سلماندنی کەسی ئامادە بکەن. ئێمەش ئەرشەفە دەکەین و ڕەوانەی بەغدا دەکەین بە مەبەستی بەدەستهێنانی کارتی نیشتیمانی. ئەم بڕیارە لەم زیندانیای بەڕێبەرایەتی کاروباری شارستانی هەولێر بە هەمانجی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر و بەڕێبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەنجام بدرێت.
ئەوە یەکێکە لەو زیندانیانەی کە کارتی نیشتیمانی بۆ دەردێنرێ ئەوی شارۆکو باسم لە ناو زیندان بڵێ ئەوی شەرۆکو باسم کرد یەکە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی لە نێوان بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر و بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی هەولێر بۆ سەرجەم ئەو زیندانیانە دەکرێت جێبەجێ دەکرێت کە پێویستیان بە کارتی نیشتیمانی یاخود پێویستیان بە نوێکردنەوەیە وەکو چاکسازی ئافرەتان و منداڵە زۆربەی ئەو زیندانیانە کە دێن تەمەنی خۆیان ڕاست ناڵێن بۆ نمونە دەڵێن خوار هەژدەین ئەوە لە بەرچیانە لەبەرەوەی تاوەکو لێرە ببینێنەوە نەنێرێنە گورتوخانەی بەشی گرتن و گواستنەوەی هەولێر لەبەر ئێرەیان پێخۆشترا دەیانەوێت لێرە ببینێنەوە ئەوە حاڵەت ڕوودا هەمان بووە لە مەرکەزەکانی لە بنکەکانی پۆلیس هەمان بووە ئەوانەی کە سوال دەکەن لێک هەفتە 2000 ئافرەتێک ژیراوە 2000 ناوی خۆی گۆڕیە ئەو کێشانەمان هەموو لە حەل دەکات هەیە لێرە زیندانە تەوقیفە لە دەرەوە منداڵەکانی لە مەکتەبن کە داچیان لێرەیە بۆ نمونە لێرە دەبی کارتی نیشتیمانیەکەی تازە بکرێتەوە منداڵەکە کە لێرەیە مستەمسەکاتی هیچی نییە پێویستە لێرە لێ نوێکرێتەوە ئەوە پێشتر ئەوە ئاستەنجێکی دروست کرد بوو لەبەرەوەی دەبا ببینە هەر نەدەکرا ویشە نەدەکرا بەڵامەوە یەکە لە وڵەکانەوەی کە باسم کرد هەمووی بە خۆڕایی دەکرێت. لە هەنگاوی سێم دەچینە بەڕێبەراتی گرتن و گواستنەوەی کاتی هەولێر هەمان خزمەتگوزاری بۆ بەندکراوان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ئەنجام بدرێت. هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ پۆلیسی پارێزگای هەولێر بەڕێبەرایەتی ڕێگەزنامەی کاروباری شارستانی هەولێر بەردەوامە ئێمە لە بەشی گرتن و گواستنەوەی کاتی هەولێرین لێرە بەندکراوەکان بزانە خەمخۆری حکوومەت کە ئەو خزمەتگوزاریانە تەنها دەرەوە نین ئەم خزمەتگوزاریە و بە شێوازی تەکنۆلۆژیای پێشکەوتوو گەیەنرایتە ناو زیندانەکان بەندیخانەکان لێرە بەندکراوەکان ڕاستە ئەوانە تاوانیان کردووە تۆمەتبارن و ئیدی ڕاگیراون و بەندکراون بەڵام مافیشیان هەیە بۆ ئەوەی هاوکاری خۆیان و کەسوکارەکانیان بکەن پێویستیان بە کارتە نیشتیمانیە دی خێزان و کەسوکاریان چ بکەن لێرە بۆیان دەردەهێنرێت نوێ دەکرێتەوە ئەوەی کە ونی کردووە ئەمە مامەڵەی ونکردن و مەفقوداتشی بۆ دەکرێت حکوومەت بە خۆڕایی تەواوی ڕێکارەکانی گرتوتە ئەستۆ وردەکاریەکان لە بەرنامە شۆن پەنجە بینەر بن. بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی هەولێر لەگەڵ ئەفسەر و کارمەندان لێرەین بۆ ئەوەی هەر بەڕێزێکتان کەوا لێرە ڕاگیراوە کێشەی نوێکردنەوەی کارتی نیشتیمانی یاخود دەرهێنانی کارتی نیشتیمانی یاخود ونکردنی کە ونبوونی کارتی نیشتیمانی هەیە دەبینی کە سوکارەکەشتان لەوانەیە منداڵەکانتان یاخود خێزانتان هەر کەسێکتان لە دەرەوە پێویستی بە کارتی نیشتیمانی بەڕێستان هەیە بۆ نوێکردنەوەی ئاستەنگ پێشتر پێدا دەبوو ئێستا زۆر سپاسی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەوا لە هەوڵێکی تازەیدا تەواوی ئەو ئاسانکاریانەی بۆ بەڕێستان کردووە هەر لە هێنانی ئەو ئەفسەر و کارمەندە بەڕێزانەی بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی هەولێر بۆ بەشی گرتن و گواستنەوە بۆ ئەوەی ئیش و کارەکانتان ئاسان بکە تەنها لە ڕێی ئەوەی کە لێرە داواکاریەک پێشکەش دەکەن و ئەوانیش تەواوی ئیشەکانتان ڕێکارەکانتان بۆ جێبەجێ دەکەن بە خۆڕایی واتە پێویست ناکە هیچ بڕەپارەیەک بدەن ئەوەش یەکێکە لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕاگیراوانیش بە هەمان شێوە ببنە خاوەنی کارتی نیشتیمانی.
کارتی نیشتیمانیمان نییە ئەمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین سوپاسی وەزارەتی ناوخۆ دەکەین بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر و بەڕێوەبەریگرتن و گواستنەوەی هەولێر ڕەگەزنامەی هەولێر زۆر سوپاسی و کارمەندە بەڕێزانە دەکەین بەڕاستی ئێستان بەو کارەی بەدابینکردنی کارتی نیشتیمانی بەبێ هیچ بەرامبەرێک لە بۆ ڕاگیراون بەڕاستی من ئێستا یەک لەبارە خۆم زۆر پێویستمە مارومدارم پێویستە من باە ئەم بردرایە زۆر پێویستمە ئێستا کاتی نیشتیمانی بۆ دەرەکرێت بەبێ بەرامبەر سوپاسی وەزیری ناوخۆکەم سوپاسی و کارمەندە بەڕێزانەکەم کاتون لێرە ئەرکومان دووبوونیان کێشاوە بەبێ بەرامبەر کەوی شانمان بۆ ڕایی. سەبارەت بە بڕیار و هەنگاوەگریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەری کاروباری شارستانی هەولێر باز لە هۆکار و ئەنجامدانی ئەم کارە و لیژنەکان دەکات. وەکو بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەوەباری شارستانی هەولێر لە سەرەتای ساڵی 2026ەوە زۆربەی هاوڵاتیانی سنووری پارێزگا هەولێر بوونە خاوەنی کارتی نیشتیمانی. بۆی لەسەر ڕاستواردە و ڕێنمای حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ هەڵسان بە پێکەنانی چەند لیژنەیەک تایبەت بەو کەسانی کە کارتی نیشتیمانیان نیە بە هەماهەنگی لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەبەرایەتی چاکسازی گرتن و گواستنەوە بێ سەرپەرشتیاران لەگەڵ بە ساڵات چوە ئەو لیژنانە هەڵدەستن بە سەردانیکردنی ئەو شوێنانە و بێ بەرامبەر کارتی نیشتیمانیان لۆ دەردێنی ئەو هاوڵاتیانەی کە جیراون یان ئەو کەسانی کە لەو شوێنانەی کە باسمان کرد کە لەوێنە کارتی نیشتیمانیان نییە تیمانەی خۆمان لە ڕێگەی ئەفسەران و فەرمانبەرانی خۆمان هەڵدەستن بە دەرێنانی کارتی نیشتیمانی بۆ هەر هەمویان بێ بەرامبەر طبعاً ئەو شوێنانە نووسراوی فەرمیمان بۆ دەکەن ئەمە وەکو ڕایکردنی مامەڵەکان وەرەقیان مامەڵەکانیان بۆ ئامادە دەکەین کێشەمە تەنها و هاوڵاتانەیە کە بەڵگەنامەکانیان ون بووە یاخود بەڵگەنامەکانیان نادیارە ئەو کاتەمە لە ڕێگەی ونبۆکان لە ڕێگەی ئەو شوێنانەی کە تایبەتن کە لەگەڵەمەیش دەکەن هەماهەنگن هاوکارن ئاسانکاریان بۆ دەکەین و تیمەکانیش بە بەردەوام لە دەرچوونن هەفتانە هەوڵ دەدەین ئەو ساڵ هەموو ئەو کەسانی کە کارتی نیشتیمانیان نییە حتا شارەکانی دیشبی دەتوانێت لێیان دەربێنن ینی شەرنیە تەنها لە هەولێر کارتی نیشتیمانەکەی هەولێروی شارەکانی دی هەموو عێراق لە ڕێگەی فەرمانگە کە پێدرن فەرمانگەی تۆماری ناوەن تەزیل مرکزی دەتوانین کارتی نیشتیمانی بۆ هەموو شوێنانە بۆ هەموو کەسانە دەربێنن کە قەیدیان یاخود کارتی نیشتیمانیان لە شوێنانەیە دەستا ئەو زیهازەی کە دەبین ئەو ئامریکا دەبن پێی دەرن MOG پێشترە لە ڕێگەی VIP و MBK دەکرا کە پارەی زۆری تێدەسۆ ڕسوماتە بوو ئێستا ئەو تێچوە تەنها 6,000 ڕسوماتەکە نمایە پێشترێکەمەک زەحمەتر بوو هاوڵاتیەکان یەکە کەس و کاری ئەو کەسانی کە ڕاگیراون یان سزادراون دەبواە سەردان مابکەن ئێستا لۆ خۆمان ئەمە ئەو تیمانەی خۆمان دەردەچن و بە ئۆتۆمۆبیلی خۆمان تایبەت بە ئامێری خۆمان تایبەت سەردانیان دەکەین.